ئەو کەسانەی کە لە نێو ماڵەکانیاندا کەسێکی بە ساڵاتچوویان هەیە پێویستە بە وردی حسابیەوە بکەن کە چۆن نێو ماڵیان ڕێک دەخەن کە بگونجێت لەگەڵ تەمەن و حاڵەتە پزیشکیەکانی کەسە بە ساڵاتچووەکەیان. ئەگەر هەمویان گەنج و تەندروست بن، پەیژەکانی نێو ماڵەکە بە هەر شێوەیەک بن قەی ناکە. بەڵام ئەگەر کەسێکی بە ساڵاتچوویان هەبێت، پێویستە بە باشی وریای ئەوە بن کە چۆن بەرزی و نزمیەکانی نێوماڵەکەیان ڕێک دەخەن کە بگونجێ لەگەڵ تەمەنی بە ساڵاتچووەکە و ئەو نەخۆشی و حاڵەتە پزیشکیانەی کە هەیەی. ئەمە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت بەسەر کواڵیتی ژیان و تەندروستی ئەو کەسە، بۆ ئەوەی کەسەکە نەکەوێت لەسەر پەیژەکان. پێویستە وریای ئەمانە بین، نێوماڵیش بە شێوەیەک ڕێک بخرێ کە بگونجێ لەگەڵ ئەو. اینجا لە نێو ماڵدا ئەگەر ئێمە کەسێکی بە ساڵاتچوومان هەبێ، دەکرێت گۆچان هەبێت بە جۆرە جیاوازەکانی. ڕەنگە پێویستیمان بەمەش هەبێت کە لە نێو ماڵدا دانرابێت. ئەمەیان توالێتێکی تایبەتە کە بە شێوەی کورسی ڕێکخراوە بۆ کەسی بە ساڵاتچوو کە ناتوانێت بڕواتە توالێت، دەبێت حسابی ئەوەی بۆ کرابێت. بەمە هەندێک لە بە ساڵاتچوانمان ڕەنگە نەتوانن بە باشی بجوڵێن، بەمە هاوکاری دەکەین کە جوڵەیەکی باش بکات. ڕەنگە پێویستیمان لە هەندێک لە بە ساڵاتچواندا بەم جۆرە گۆچانە هەبێت کە ئەمە جێگرتر و چەسپاوتر و هاوسەنگترە. ڕەنگە پێویستیمان بەمانە بێت، ڕەنگە پێویستیمان بەمە بێت. ئێمە دەمانەوێت کە بە ساڵاتچوەکانمان هێندە تونند و تۆڵ بن کە پێویستیمان بەمانە نەبێت، بەڵام دەبێت لە تەمەنێکی زووترەوە حسابی ئەوەمان کرد بێت. دەمانەوێت بە ساڵاتچوەکانمان نەکەونە سەر جێگە، بۆیە دەبێت لە تەمەنی گەنجیدا باشتر ئاگایان لە خۆیان بێت، بۆی دوایی ژیانیان لێتاڵ نەبێت. بەڵام شتێکی دیکەش هەیە، ئەویش چارەسەری سروشتیە، فیزیۆتێراپیە بۆ ئەو کەسانەی کە پێویستیان پێیەتی، بۆ ئەو دایە حاجی و مام حاجیانەی کە پێویستیان پێیەتی و پێویستە بۆیان ئەنجام بدەین. کاک محەممەد لێرەیە لەگەڵ کاکارمان کە ئەمانە پیشەکەیان ئەمەیە بێگومان لەگەڵ هاوکارانیشیان بە هەمان شێوە، و دوو کەسیشمان لێرە هەن کە دایە تۆزێک بە ساڵاتچووە زۆر نا، هەروەها هاونیشتیمانێکی دیکەش کە ماشەڵڵا جارێک گەنجە، بەڵام ئەمڕۆ توشمان کردووە. کاک محەممەد چۆنی؟ سپاس. بۆ دایە چی بکەین کە تەندروستیەکی باشتری هەبێت و تونند و تۆڵتر بێت؟ بەڵێ، لە عیلاج تەبیعی بەعام یا لە فیزیۆتراپی ئەمە چەندین ڕەوێشن هەنە کە بتوانین هاوکاری بە ساڵاتچواندا بکەین. یەکێک لە هەمووان گرنگتر ئەوەیە کە ئەمە پێشگیری بکەین لە توشبوون بە ئازارەکان و بە شکان و بە ئەو جۆرە ئازارانەی کە مەترسیدارن لەو تەمەنەدا توش بن. یەکێک لەوان چییە کە زۆر گرینگە، چۆنیەتی ئەو جوورەی کە جەنابەت ئاماژەت پێکرد، چۆنیەتی ڕێخستنی کەلوپەلی ماڵێ لەگەڵ پێداویستەکانیان. چۆن وەکوەوەی کە فێریان بکەین چۆن دانیشن یا چۆن هەستن لەسەر جێگای خۆیان، وەکو ئەلحان وەکو دایەپیرەکە بتوانیت چۆن کۆمەکی بکەین کە زۆر ئازاری یا زۆر زەختی نەخەویتە سەر جمورگەکان. دەتوانی هەستی دەستی بگریتە ئێرە بەو شێوەی کە هاوکاران کۆمەکی دەکەن لەسەر جێگای خۆی هەستیتە پێ. هەست وە زۆرترین شتێک کە بۆی مهمە بۆ لەو تەمەنەدا بۆیان مهمە ئەوەیە کە دەبی ئەو ئەشیایی کە بەکاری دێنن وابی کە زۆر ڕێگری لەوەی بکات کە نەهێڵیت بەر بنەوە یا نەهێڵیت کە لاقیان تێک بخاڵێ. باش، یا وەکەوەی کە لە نێو ماڵێدا ئێستا چی بۆ دەکەن؟ ئێستا چییە؟ دەتانەوێت چی بۆ بکەن؟ بەس بڕوە، بەس بڕوات، بەس ڕێگای دەتانەوێت بجوڵێت، دەنهەوێت بجۆڵێتەوە. بەشێکی گرنگی
بە ساڵاتچوانمان لە ژیانی ڕۆژانەدا دەبێت جوڵە بێت. بەڵێت جوڵە یەکێکە لەوانە کە یەکێک لەو ئیشانی کە لە ماڵێ زۆر بە شێوازێکی زۆر سادە دەتوانن هەندێک ڕاضە هەنا کە لەعان ئەنجامیان دەدەین باعث دەبێت کە نەخۆشەکان تووشی مشکل یا بە ساڵاتچوەکان تووشی مشکلی جمگە و فقرات و ئەوانە نەبێت چەند ڕاضەی سادە یا بەرەگا ڕۆشتن یا لەو تەمەنەیدا ئیسفادە لەو واکێرەیە کە ئیسفادەی لێ بکەن و بتوان پێی بەرەگادا بڕۆن یا هەندێک شتە کە قادرمەکانن ڕنگ بکەین یا ئەلوانیان لێ بدەین کە چاویان تێک نەچیت یا وەختی چاولێکردنی تێک نەچن تووشی بەربوونەوە نەبن یا حەمامەکان یا ئاو دەستەکانیان وەکو توالێت فەرەنگی استفادە بکەن. باش کاک محەممەد وەرە ئێرە بۆی هەم کارەکەت بەردەوامکەی هەم ڕوت لە بەشداربوانیش بێت بەردەوام بەڵێ بتوانین محیتەکەیان ینی ماڵیان یا محیتیان بە پێی پێویستیان ڕێک بخەین. ئێستا چی بۆ دەکەن بۆ دای حاجی؟ بۆ دای حاجی پێم خۆشە هەر بدیترێت کە چۆن ئیسفادە لە واکێرەکەی دەکات و چۆن هەستانەکەی و بچینەوە سەرجیگای خۆی کە چۆن دانیشیت بابیکەین بچینەوە سەرجیگای خۆن دای حاجی و ئەتا دای حاجی دەستەوە جیگای خۆی ئەمە لەگەڵ کاک حاجی هەندێک ڕاضەنە ئەنجامیان دەین لە ماڵێ کە جوڵەن زۆر کۆمەکن دەکات بۆی کە تووشی مشکلات و ئازارەکانی کە بە پێی تەمەن تووشیان دەبین. ئێستا ئەو گرین لێ بکات هیچ کێشەیەکی نییە وانە سەلامەت و تەندروستە لە ڕووی چارەسەری فیزیاییەوە بەس دەتەوێت ڕێگری بکەی لە تووشبوون بە هەر شتێکی دەنهەوێت ڕێگری بکەین بۆ چەند ڕاضەی سادە کە دەتوانین لە ماڵێ ئەنجامیان بدەین و ڕێگری بکەین لە تووشبوون بە ئازارەکانی جومگا. ڕوونە ئێستا ئەمە شێوازی دانیشتن چۆن دەبێت؟ لە حاڵەتی دانیشتندا نابی کە زەختی زۆر بکەویتە سەری و هەرو جوورەی کە لێرەدا دیارە زۆرترین کومەک وەرگریت لەو شتێک کە پێیەتی یا دەستگیرێ یا وەکو واکێرە کە زۆر زەخت نەخاتە سەر جومگەکانی یا فەقەڕاتی کە بتوانیت بە ئاسانترین شێوە دانیشی. باش و بۆ ڕاضە کاکحاجی چەندانە ڕاضەی زۆر عادینە کە زۆر معمولن دەتوانین وێگرا ئەنجامیان بدەین بۆی باشەکە نەهێڵین ینی پێشگیری لەوەش بکەین کە نەخۆشەکان ئەگەری بەربوونەوە ئەوەی هەیە ئەگەر ئەو ڕاضانە بەردەوام لە ماڵی ئەنجامدا یا تووشی ڕەغبوونی شان و جونگەکانی نەبێت چەند ڕاضانە ئەنجام بدەین کە ڕای بگریت و لە کەوتن و ئەوانە بیپارێزی ئەو حرەکەتەی کە لە دەتوانین لەسەر یەک لاغراوە سیجا بتوانین شتێکی بگرێ گەرج نەتوانی شکالی نیە شوێنێکی بگریت یا هیچ نەگریت لاقی دەباتە دەرێ و دەینتەوە ژوورێ هەرو جوورێک ئەنجامی دەدا بۆ بازەکانیش دەتوانین وێت کافێکی ببەستین لەو لاقی ببەستی هەم ئەوەیە کە ماسوولەکانی تەقویەت دەکا هەم تەعادولیشی دەباتە سەر ئەمە بۆ کەسێکە کە هیچ کێشێکی نییە هیچ کێشێکی ڕۆژانەیە بۆ ئەوەی کە توش نەبێت تووشی چی نەبێت تووشی ئازارەکانی جومگە نەبێت یا تووشی بێحەرەکەتی و زەعفی عەزۆلەکانی نەبێت یانی ماسوولەکانی نەبێت. دەست خۆش یەکێک لە تەمرینەکانی کە زۆر مهمن ئەویش ئەنجام دەین لەسەر تەختەکە درێژ بن ئەرەوەڵە ئەو حاڵەتەی پێی دەڵێن ئێسێلار لاقی لەو لاقێکی لێرە ڕادەگریت بە نۆرە ئەو لاقەی دەینە سەرێ تا 10 سانیە ڕای دەگریت لەو ئاستەی ڕای دەگریت دوا دەهێنیتەوە خوارێ دەبار ئەو کارەی ئەنجام دەدەین دوا بە هەمان شێوە لەو لاخەشیدا ئەنجامی دەدەین. شێوەکەی دیکە چیە ڕاضەکەی دیکە لاخن دەنیشتێنینەوە بریجینگی پێ دەڵێن وەکو هەرەوەی کە بە کەمەری دەینتە سەرێ 3 سانیە ڕای دەگریت یانی 2 چرکە ڕای دەگریت و دوا دەهێنەوە خوارێ ئەو حرەکەتەش چەند جار ئەنجام داد ینی تقریبا 10 جار ئەنجامی بدات ڕۆژانە بەردەوام بێت لەو حرەکەتانە باعث دەبێت کە ماسوولەکانی تەقویەت بن و لە زەعفی بەدوور بکات. ماسوولکەکانی پشتی بەهێز دەکات بەڵێ ماسوولکەکانی پشتی بەهێز دەکات و ماسوولکەکانی کوادر و ئەوانی کە مربوطن بە هەمسترینگ و ینی پاش و پێشی ڕانی تەقویەت دەکات بەو دەست خۆش. ئەمانە چەند ڕێگەیەکی سادەن ئاسانن هەموو کەسێک دەتوانێت بیان کات لە ژیانی ڕۆژانەی خۆیدا و شێوەی دیکەی کە لە فیزیۆتراپی یا عیلاج تەبیعی ئەمە دەتوانین هاوکاریان بین کە بە پێی تەمەن ئەو بە ساڵاتچوان بە پێی تەمەن تووشی خی نەکردە تووشی ئارترۆز دەبن تووشی ئازاری جومگەکان دەبن بۆی کە نەگەنە عملیات و تووشی عملیات نەبن ئەمە هەندێک دەرمانی سادە جا دەتوانین زۆربیان ئەمە تاکیدن لەسەرەوەی لە ماڵ ئەنجامیدا ئەگەر نەیتوانی
سەردانی فیزیۆتراپیەکی پرۆفشنال بکات توانیت ئیشێکی بۆ بکات کە لە ئازارەکان دووری بکاتەوە و نەگاتە مەرحەلەی دەرمان و حەب خواردن. کاکارمان فەرموو. کاگارمانمان لێ ئەو شتێک کە علاج تەبیعی یا چارەسەری فیزیایی جیاواز دەکات ئەوەیە کە لە بەرامبەری ئەو سوودە کە دەیبینین تووشی هیچ کێشە و هیچ مشکلێکمان ناکات لەبەر ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی سروشتی چارەسەری نەخۆشیەکانەکەین. ئێمە لە وەرزش و هەروەها کۆمەڵێک تەکنیک و چارەسەری دەستی بۆ زیادکردنی جوڵەی جۆمگەکان و گەڕانەوەی ماسوولکەکان بۆ باشترینی خۆیان استفادە دەکەین. دوای ئەوەیش لە پەنای ئەوانە لە کناری ئەوانە لە تەعدادێک ئامێری کارەبایی استفادە دەکەین. باشە بۆ ئەوەی کە هەر کامیان بە شێوەیەکی تایبەتی خۆیان یارمەتیمان دەدەن. بۆ نمونە لە لێزر استفادە دەکەین بۆ ئەوەی کە برینەکانیان زووتر چاکبوونەوە، بۆ ئەوەی کە ئازارەکانیان لە کەمترین ماوە چاکبوونەوە و هیچ شتێکی قەیری سروشتی استفادە ناکەین. باش ئەمە بۆ کەسێکە کە بێگومان بۆ کەسێک تووشی بڵێ بۆ ئەوەیە کە تووشی ئازار و نەخۆشین بووە و ئەلان پێویستی بە دەرمانە بە عەلاجە دەتوانین بۆیان بەوان بەکاری بێنین. باشە خاڵێکی گرنگەوەیە کەواتە چارەسەری فیزیایی کەسێک ئەنجامی بدات فیزیۆتێراپی زیانی نییە بەڵێ زیانی نییە پاشهاتی خراپی نییە ماکی نییە سایدی فەکتی نییە دقیقاً کەسەکە دەتوانێت سوودی وەرگێ بۆ بێگومانگە بەشێکی زانستی دروست ئەنجام بدرێت. بەڵێ باش و لە ئاخردا کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەمە بە ساڵات شوانەکانمان هەر هەمویان و خەڵکی عادیش بۆی کە تووشی ئەو ئازارانی کە باسی دەکەین تووشی و ئازارانە و تووشی عملیات نەبن وا باشە کافاڵەوە ئاب بکرێن ینی چی ینی سێ مانگجارێک پێنج مانگجارێک خرەگە جوورێک کە دەچن فەحس هەڵدەگرنەوە لە خۆیان بستنەکەم فیزیۆتراپێک لە سنتەرێکی فیزیۆتراپی ئەسسمنتێکیان بۆ بکرێت کە بزانن هیچ مشکلەیەکیان هەیە پێویستیان پێیە بە عیلاج تەبیعی یان نا یا پێویستیان بە ڕاهنمایی هەیە یان نا. دەست خۆش. سیدرا وەرەوە وا لەی دانیشتووی پێمان بڵێ ئەمانە چۆن بەکاربێنین بە شێوەیەکی گشتی چۆن ڕەچاوی چی بکەین لە نێو ماڵەکانمان بۆ پاراستنی تەندروستی بە ساڵات چۆکانمان. تەمام لێرە ئەمە چەند شتێکمان هەیە مەسەلەن ئەوانە پێڵاو و نەعلی پزیشکینە ناوە و دەرەوەی لووس نییە لە ماڵە دەتانن بە ساڵاتوەکان ئیستعمالی بکەن هەتا بەرنەبنەوە. باشە چەند ناو ئاگۆتان و گۆپاڵشتیشمان هەیە مەسەلەن ئەوە هەیە دەتانن بەکاری بینن بەس ئەوە دەبی لەگەر درێژی کەسەکە بگونجێتن نابی زۆر بڵند بی هەتا بتانی لەگەر ئەوەی خۆی عادەتەن لەگەر ئێسکی حەوز تا دەکرێتن لە نەفسی قیاسە. ئەو گۆشەی طبیمان هەیە ئەوە دەتانی لەسەر کورسی ناو سیارەدا بنرێتن یان لەسەر کورسی عەرەبانە ئەوانەی کە ناتانن هاتوچوو بکەن لە ناوی دادەنین هەتا برین و شت لەسەر پشتیان دروست نەبیتن. ئەو بەخۆشت باست کرد توالێتی پزیشکیمان هەیە لە بۆ ئەو کەسانێک کە ناتوانن دانیشنیان لەسەر توالێتی خۆمان کە شەرقیە ئەغلەبی لەسەری دانیشن ئەوەمان هەیە یارمەتی دەدا لە هاتوچۆکردن لێرە دەتانین هەمڕای بگرین ئەگەر ویستیماندی بوو دەتانی داشنشی لەسەری هاتوچوشی پێ دەکرێ. ئەو گۆپاڵەشمان هەیە ئەوە چار پێوەیە تەوازنی باشترە لەسەرەوەی بە ساڵات چووەکە و ئەوەش هەمومان دەزانین لە بۆ چ بەکاردێ ئەوەی کە حرەکەی پێ ناکرێتن لەسەری دادەنیشی بەس ئەوە یەکشتی مهمی هەیە ئەو بە ساڵاتوەی کە لەسەرەوەی دادەنیشی بە مودەی درێژ لەسەری دادەنیشی یان ئەوەی لەسەردا بنرێتن هەمیش حرەکە بکە و بەقیتی لەسەری دانیشی هەتە برین لەسەر پشتی و لە ڕانی دروست نەبیتن. لە بۆ ئەو بە ساڵات توانەی کە مەجبوریشن بە مودەی درێژ پاڵکەون ئەو سیستەمەمان هەیە پێی دەڵێن پرێشەر بێد لە بە ئەوە بەکاردێتن کە ئەگەر مودەی درێژ لەسەری پاڵکەت برین لەسەر پشتی تانەبی ئەوە کو ئیش دەکا ئەوە پڕ هەوا دەبی هەندێک حرەکەی دەکاتن هەتە برینی لەسەر تانەبیتن. ئەوە ئەو شتانێک کە لە ماڵە دەتانین دابینی بکەین لە بۆ
عمر گەورەکان و بەساڵاتوەکان هەتا لە بۆیان سەهلتربی ئەوە وەکو ئەدەوات بۆکو ناوماڵیش هەندێک شت هەیە مەسەلەن مافورەکان یان مافور هەڵبگیرێ یان ئەگەردان ڕات چوارچێوەکانی بە تێپی دووڕووی بە ئاردەکەی و بنووسێن چونکە سەبەبێکی زۆر گەورەی ئەوەی کە بەساڵاتوەکان بەردەبنەوە دێنە خەستەخانەکان ئەوەیە پێیان لە ناو مافورەکە عاسێ دەبی و بەردەبنەوە هیچ کوشتیان دەشکێتن باشە فەوە سەبەبەکی مهمە دووەم خواردن و شتە خواردنیان صحیبی مەسەلەن ڤیتامیناتی باش تێدابی ڤیتامینی زۆر مهمە لە بۆ هێزک کالیسیۆمی تێدابی خەوشتیان باشبی حرەکەیان هەبی ڕاضە زۆر زۆر مهمە ڕوونە سیدرا تۆ زۆرە ئەولا چونکە دکتۆر تیشک لێرەیە لەسەر ئەم بابەتە دەبێ کۆمنتی وەرگین ئەو ڕۆحی زانستی بەرنامەکەیە دکتۆرگیان چیت هەبوو لەسەر ئەمانە بەگشتی یەکێ لە ضرورترین و ئەساسیترین اختصاصی بەساڵەتوان ئەوەیە کە تەنها دکتۆر دەوری نییە لە عیلاجیانە دەوری فیزیۆتەراپیست و دەوری ئۆکیوپیشنەل تەراپیست بە هیچ نوعێ کەمتر نییە لە دەوری دکتۆر هەرچی قەرارێک کە ئەیەی بۆ ئەو نەخۆشە بۆ ئەبێ قەراری تیمێ بێ بە یەکەوانە دابنیشن چی مولائیمە بۆ ئەو نەخۆشە کە نەجاتی ببێ لەو کەم جوڵانەوەی یان دوای کەوتن یان بە هەرچی نەخۆشیەکانی پیری جان لەبەر ئەوە زۆر زۆر ضرورە کە فکرەی تیپ دروستکردن پیا ببێ لە کەڵچەر و کەلتوری تەندروستی کوردستان و عێراقا بۆ چارەسەرکردنی بەساڵاتچوەکانە دەست خۆش ماندیمان کردی سەلامەت بی ئینشەڵا تەمەند درێژ و تەندروستتر بی بەس پێمان خۆشە بجوڵێ لێ قەی ناکە نانای ئینشەڵا ئازارت نامینێ سەلامەت بیاخوا دا تەمەنت چەندە تەمەنت چەندە ئەوە جارە چی لە خەستەخانەی بووم دا حاجێکش هاتەکنم ئەمش تەماشام کرد دیار بوو تەمەنی گەورە بوو مەسەن ئەتو زۆر گەورینێ تو هەفتا دەبی ئەتو خۆت گچکە ناکەی ئەو دۆ زای چی گۆ ئەو سەتە بوو 100 ساڵ گۆتم دایە تەمەنت چەندە نانا ئەتو هەفتایتەوە لە دەوروبەری هەفتای گۆتم دایە تەمەنت چەندە گوتی وەڵا ئەگەورەمە کوڕۆچێ من گۆتم مەسەلەن 35 ساڵ دەبی گۆتی ناوەڵات چلیشە بم خۆی گەیاندە چلی لە ئاخیری ئەتو چەندی ئێستا بەقورخان نزانم بەفکردنی سندم خەلی لە چی خەلی چی زۆر بەخێر بێ سەر چاوان